زانیاری نوێ لەبارەی ساتی شەهیدبوونی عومەری خاوەرەوە شاید حاڵێک دیمەنی بینینی سەدام حوسێن دەگێڕێتەوە. بەتەمەنترین ژنی عێراق و جیهان ژنێکی ئێزیدیە. ساڵتان لەبێ. 36 ساڵی ڕەبەق تێدەپەڕێت بەسەر یەکێک لە گەورەترین کارەساتەکان بەسەر کورد داهات. ڕۆژی 16 1970 بەعز هەڵەبجەی کیمیاباران کرد و 5,000 کەسی بێگونا شەهید بوون. ئەمڕۆ لە ساتی کیمیابارانی هەڵەبجەدا لە هەموو شارەکانی کوردستان خەڵک بە بێدەنگی وەستان لە خانەقینیش دەنگی تەکبیرات دەگەیشتە ئاسمان. لە هەڵەبجە کە سوکاری شەهیدەکان یادی تاڵترین ڕۆژی ژیانیان بیر دەهێنەوە. نەرمی کەمال کە 14 کەسی لە خێزانەکەی شەهید بوون. بۆ یەکەم جار زانیاری نوێ لەبارەی عومەری خاوەرەوە ئاشکرا کرد. ئایکۆنی شەهیدانی هەڵەبجە چەند ساتێک پێش شەهیدبوونی ویستویەتی بچێتە ماڵی باوکی نەرمین، بەڵام نەگەیشت و لە پێش دەرگاکە شەهید بوو. سەدام زەلیل بوو. ئەو جارێ بینیم گوێم لێبوو دەیوت زوڵمم لێ کراوە و جلەکانم دەدڕێنن. ئەمە قسەی میران نەجاتە کە لە دادگای باڵای تاوانەکان وەک وەرگێڕ لە کەیسی هەڵەبجە کاری کردووە. میران کە خۆی شاهید بووە بەسەر یەکتربینینی کە سوکاری شەهیدان و سەدام حوسێنەوە. بە 1964 وت کە سوکاری شەهیدەکان کە دەهاتنە دادگا هەندێکیان بەگریان و هەندێکی دیکەیان بەودنەوەی دروشم و هەندێکی تریان بەخۆشی و پێکەنینەوە ڕوبەڕووی سەدام دەبوونەوە و دڵخۆش بوون کە بەم شێوە بە قۆڵ بەسراوی دەیبینن. هەفتەی پێشووتر وترا بەتەمەترین ژنی عێراق و جیهان لە تەمەنی 124 ساڵیدا کۆچی دوایی کرد. بەڵام بەپێی ڕاگەندراوێکی وەزارەتی کۆچ و کۆچبەران بێت بەتەمەترین ژن خەڵکی شنگالە و هێشتا لە ژیاندا ماوە. ژنەکە ناوی ڕوشێ قاسمە و ئێزدیە و تەمەنی 137 ساڵە. بەپێی حساباتی وەزارەتی کۆچ و کۆچبەران بێت ئەو ژنە ساڵی 1887 لەدایک بووە. ئەم ماوەی ڕابردوو لە کام بووە و تازە گەڕاوەتەوە شنگال و تیمی وەزارەتەکە کە چوونەتە لای 4 ملیۆن دیناریشیان پێداوە. ئەمڕۆ پەیامنێرانی 1964 لە سەرتاسەری هەرێمی کوردستان دیمەنی یادکردنەوەی ساڵیادی هەڵەبجە کە کیمیابارانی هەڵەبجە بوو بۆ 1964 و بینەرانی 1964 گواستەوە. دیمەنەکان بۆ ئێوە جێ دەهێڵم و هەواڵەکان لای من کۆتایی هاتوو هەر شاد بن.